كردی ببن گەلک جوانە خۆفێرژیکردە وەکو من و هەوەژی هێژەیان تاخبن خانمەکە ژاپۆنی بناوێ ئێریکا ڤیدیۆیەکە یوتیوب نامنیشانە ژاپۆن بە کوردی دبێژە ڕاستە ئەس ژاپۆنیمە لێ دل و جانێ من کوردستانیە و تێدا بە کوردیژی دپەیوە و دەبێژە ئەز ئێریکامە و بە زمانی کوردی تاخبم نەهاژی ئەم بینەرێ ڤیدیۆیاوێ دەبن Ez Japonime le bidir u jan ez Kurdistanime. Ez li Tokyo dijim le jiyana min zimane Kurdiye. هێژایان لەسەر vê بابەتên هاب ئەوەیەکی زندی خانم ئەریکا ئەس بێژم بتگەل مامۆستای خۆشی ji تۆکیۆوێ digel mebin hûn gelek bi xêr hatin bernameya hashtag xanima delal em kêfxweşin kesê wekte xofêrî zimanê me yê dayîk dikin em gelek bi heyecanin bizanin gelo te çawa biryar da xofêrî zimanê Kurdî bike kerem ke Sarnivek bere li zanîngeha Tokyoyê dersa Kurdî dest pê kirin. Biger mamoste dersa da zimanê Kurdî dixwînin. Em hevarên Kurdî car caran dipêvin. تونها li qunaxa Siyanê ya fêrbûna zimanê Kurdî ye. Dema tu bi Kurdî dipeyiveyê derdora te hevalê te ew kesên ku Kurdî taxivin ji te tê digehin ji te fam dikin? Mamostayê te jî digel te ye. Heger tiştek fam nekir bû te bêje. Xwendin, nivîsandin baş e. Bere guhtarkirin peyvên gerek zehmet e. باشە ئەو مامۆستایەتە ئەس بێژم کووردە کەرەم بک بۆمە بەحەس بکە چاوە ئێریکا بریاردا خۆفێری زمانی کوردی بکە و دوو چاوت گەلوێ ئالیکار بوو گەلۆ یعنی وەکی لە کوردستانی و ئەوێ دەزانن 2 سال بەرێ زانینگەها تۆکیۆ زمانên بیانی بریاردا و دەرسە زمانی کوردی ئەم بدن ئەزی وەکی مامۆستا وێ دەرسێ دidin ئەریکا خانجی وەکی خوێندەکارێکی من بێشداری دەرسی بوو واسفالەکە ئەم تەورە دەرسە ددنەوان بەلێ ئەریکا ینی ڕاستی کۆتفێری کوردی بووی ئەم دخوازن تو سەردانا کوردستانی ئێدی بکە ئەم تەداوتکەم بۆ کوردستانê دە چ پلان هەیە بێ کوردستانê İte potarı da ez çüme Kurdistan'a gerek bajar gün ez çüme Tu çuye çi bajaran? Tu çuye Bakur? Süleymaniye, Harabca'ya ez çüme. Başa. بله باشه یکمین پیوا کردی که تو فێری وێ بووی چ بوو یەکەمین پەیو مرحبا سپاس بەس چاوانی باشی یاو gelek باشە درۆژێن داهاتی پلانێتە چنە ji bilî di qunaxên dahati yê zimanê Kurdî tu dixwazî fêrî çi be bihîna شۆڵای تێکینی کوردۆڤانی سویتەوە نانیێسرم ez dixwazên zedetî zimanê Kurdî zanîbin stranê Kurdî çend Kurdî zedetî باشە داوی پرسیارا من ئەوە بوو کۆ ڕاستی خەلکی کوردستانی دبەکو و هێڤیاتە بن کۆ و جارێک دژی سەردانا کوردستانی بکە بلا مامۆستای تەژی بچێک بۆمە باخبە کا چ پلانێ وێ هەنە تو بێژەمە یعنی پار براستی پار ئەریکەخان سەردانی کوردستانی کرد ئەم باشووری کوردستانی کرد لەبەری چەند جارە چوو باکووری کوردستانی و پار بەرنامەیەکە تایبەت سەردانی کوردستانی کرد ئەوێ ئەم بێژن دەبێژەیە ژاپۆنیدا ڕۆمانێکا بەناوی گوڵا کورد هەبوو
لبی داری او رومان 40 سال بری نویسنده بون و بحث کردستانی و یعنی چیروکا و رومانی لکردستانی به تایبتی لآمدیه لدوهوکه و آمدیه دروازده یعنی بحث اوینا کچکا آشوری و مامۆستایەکی ژاپۆنی لەسەر چیرۆک لەسەروێ بوو و گەلێک باندۆر لەسەر ئێریکەخان گەلێک باشە نەها کۆن سەر ئەکرانە سەردانی کوردستان ئێنەها ئێریکەخان سترانێکی فێری سترانی کوردی دەبێ و لە تەمبورێ دژێنی و بەداری کێ دکە ji هونەرمەندên Kurd ئێریکا تو بەداری کێت کە ji هونەرمەندên Kurd تو حەش دەنگێ کێتکی هونەرمەند مێم ئاراڵا بەێ باشە داوی پرسا من ئەوە نها کۆت و لەسەر ئەکرانە کوردستان 24 و هەموو بینەرێن وێژی کوردن داوی پەیاماتەش بۆ بینەرێن کورد چییە؟ خوازت چ بێژەوان؟ دەم باش Ez dixwazim ziman çend dîroka Kurdên zêdetir hîn dibin di sêvelajda ez dixwazim bi zimanê xwe zimanê we bi wê re dipeyvin باشە سترانên Kurdî باشە gelek spas xanim ئێریکا hêviya serkeftinê gelek spas dikim بەردەوام من و لە ڤیدیۆیان سۆشیال میدیامە ڤیدیۆیەکە باڵدار هەلبژارتەیە زارۆکێکی 2 ساڵیە لە ئیسکا سکێت بۆرد بە ئەوەیەکی gelek باڵدار ئەنجام دەدا بە هەڤرە شۆپینن هێژایان ها دەرباسی بابەتێکی دن دەبن یعنی gelek جاران ئەم لە سۆشیال میدیا دەبینن کۆ خەلکێن بیانی حەز دەکەن هینی زمانی کوردی ببن gelek جوانە خۆفێرژیکردنە وەکو من و هەوەژی هێژایان تاخ بن خانمەکە ژاپۆنی بناوێ ئێریکا ڤیدیۆیەکە یوتیوب نامنیشانە ژاپۆن بە کوردی دبێژە ڕاستە ئەس ژاپۆنیمە لێ دل و جانێ من کوردستانیە و تێدا بە کوردیژی دپەیوە و دەبێژە ئەس ئێریکامە و بە زمانی کوردی تاخبم نەهاژی ئەم بینەرێ ڤیدیۆیاوێ دەبن Ez Japonî me lê bi dîr û jang ez Kurdistanî me. Ez li Tokyo dijîm lê jiyana min zimanê Kurdî ye. هێژایان لەسەر vê بابەتên ha bi awayekî zindî xanim ئەریکا ez bêjim bi digel mamostayê xwe jî ji Tokyoê digel me bin hûn gelek bi xêr hatin bernameya hashtag xanima delal em kêfxweşin kesê wekte xofêrî zimanê me yê dayîk dikin em gelek bi heyecanin bizanin gelo de çawa biryar da xofêrî zimanê Kurdî bike keremke Sarnîvek bere li zanîngeha Tokyoyê dersa Kurdî dest pê kirib. Biger mamoste dersa zimanê Kurdî dixwînin hebarên Kurdî car caran dipeyvin. تونها لە قوناغا سیانە یا فێربوونا زمانی کوردیە دەما تو کوردی دپەیڤەیە دەردۆراتە هەواڵێتە ئەو کەسێن کۆ کوردی تاخڤن شتە تێت گەهن شتە فامتکن مامۆستایەتەژی دگەلتەیە ئەگەر شتێک فام نەکرد بۆ تا بێژە خوێندن نویساندن باش بەرە گوتارکردن پەیوێن گەرێک زەحمەتە باشە ئەو مامۆستایەتە ئەس بێژم کووردە ئەگەر ئەم شەکی دگەلویژی باخبن کەرەم بک بۆمە بەحەس بکە چاوە ئێریکا بریاردا خۆفێری زمانی کوردی بکە و دوو چاوە دگەلوی ئالی کار بووگەلۆ يعني وەکی li Kurdistanê û ew ê dizanin 2 sal berê zanîngeha Tokyoya zimanên biyanî biryarda û dersa zimanê Kurdî em bidin ez jî wekî mamoste wê dersê didin Erîka xan jî wekî xwendekarekî min beşdarî dersê bû vasfaleke em tevra derse didine wan بەێ ئەریکا ینی ڕاستی کۆتفێری کوردی بووی ئەم دخوازن تو سەردانا کوردستانی ئێدی بکێ ئەم تەداوتکەم بۆ کوردستانی
دا چه پلان هەیە بێ کوردستانی؟ بله لا يتبقى تعرض بله أبار بله از چومن كردستاني كردستان گلک باجار گن از چومه تو چویە چه باژاران؟ دهوكي تو چویە باکوور؟ سليمانية هربجة از چومه ئێ باشە بەێ باشە یەکەمین پەیڤ کوردی کۆت و فێری وێ بووی چ بوو؟ یەکەمین پەیڤ سپاس يعني مرحبا مرحبا سپاس بەس چاوانی باشی یاو gelek baş e drojên dahatî planê te çi ne? Ji bilî di qunaxên dahatî yê zimanê Kurdî tu dixwazî fêrî çi bibe hîna? سفير الموسيقى شو لاي تكيني كردواني سويته وانا يسرو از دخوازن زدتی زمان کردی زانبن سران کردی چند کردی زدتی هم باشە داوی پرسیارا من ئەوە بوو کۆ ڕاستی خەلکی کوردستانی دبە و هێویاتە بن کۆت و جارێک دژی سەردانە کوردستانی بکە بلا مامۆستایەتەژی بچێک بۆ مەباخەوە کا چ پلانێ هەنە تو بێژەمە يعني بار براستي بار اريكا خان سرداني كردستاني كر ام باشوري كردستاني كر لبري چند جارا شو باكري كردستاني و بار برنامه کا تایبت سرداني كردستاني كر اوي د ام بيجن د بجايا ژاپوني دا رومانا قابنا بگولا كرد هبو لبی داری او رومان 40 سال بری نویسنده بون و بحث کردستانی و یعنی چیروکا و رومانی لکردستانی به تایبتی لآمدیه لدوهوکه و آمدیه دربازده یعنی بحث اوینا کچکا آشوری و ماموستای کی ژاپنی لسر چیروک لسر بو و gelek bandor li ser Êrîka Xan gelek baş e niha ku ser ekrana Serdanê Kurdistan niha Êrîka Xan stranên fêrî stranên Kurdî dibe û li temborê dijênî û guhdarî kê dike ji hunermendên Kurd Êrîka tu guhdarî kê dike ji hunermendên Kurd tu heş dengê kê dikî hunermend mem aralar بله باشە داوی پرسا من ئەوە نها کۆت و لەسەر ئەکرانە کوردستان 24 و هەموو بینەرێن وێژی کوردن داوی پەیاماتەش بۆ بینەرێن کورد چییە؟ دخوازت چ بێژەوان؟ دەم باش ez dixwazim ziman çend dîroka Kurdîn zêdetir hîn dibin di sêvelojda ez dixwazim bi zimanê xwe zimanê we bi wê re dipeyvin باشە stranên Kurdî باشە gelek spas xanim Êrîka hêviya serkeftinê gelek spas dikim بەردەوام من و لە ڤیدیۆیان سۆشیال میدیا مە ڤیدیۆیەکە باڵدار هەڵبژارتەیە زارۆکێکی 2 ساڵیە لە ئێسکا سکێت بۆرد بە ئەوەیەکی gelek باڵدار ئەنجام دەدا بە هەڤرەت شۆپینن